سڵاوتان لەبێت ئازان بەخێر بێن بۆ وانەیەکی نوێ لە تەواوکەری وانەکانمان سەبارەت بە فایبەر ئۆپتیک. لەم وانەیە باسی میدیا کۆنڤێرتەر دەکەین. با پێکەوە بزانین ئامێری میدیا کۆنڤێرتەر چییە؟ هەندێک جار پێویستە جۆرێک لە میدیا بگۆڕیت بۆ جۆرێکی دیکە. کاتێک باسی میدیا دەکەین ئاماژەیە بۆ کێبڵەکان. وەکو گۆڕینی نێوان زۆرە جیاوازەکانی کێبڵی فایبەر ئۆپتیک یان لە فایبەرەوە بۆ ئیثەرنێت بۆ کێبڵی ئینتەرنێت. لەم حاڵەتانەدا ئێمە میدیا کۆنڤێرتەر بەکاردێنی. کەواتە بە کورتی میدیا کۆنڤێرتەر چییە؟ ئامێرێکە هەڵدەستێت بە گۆڕینی جۆرە جیاوازەکانی کێبڵەکان بۆ کێبڵێکی دیکە. میدیا کۆنڤێرتەر لە چەندین جۆر پێکهاتووە. یعنی بۆ نمونە میدیا کۆنڤێرتەرت هەیە تەنها کاری وی ئەوەیە کە کێبڵی سینگڵ مۆدی فایبەر ئۆپتیک بگۆڕێت بۆ کێبڵی ئیثەرنێت. یعنی لەو شوێنەی کە کێبڵەکە هاتووە تۆ ناتوانانی ئەو سینگڵ مۆدە بیخەیە ناو سویچەکە بۆ نمونە شوێنی فایبەری تێدا نیە، تۆ دێخەیە ناو میدیا کۆنڤێرتەر پۆرتی کێبڵی لانی تێدایە لە کێبڵی لانەکەەوە دەیبەستی بە سویچەکە. ئەوە یەکێک لە سوودەکانی. ئامێرێکی دیکەت هەیە دووبار هەر هەمان میدیا کۆنڤێرتەرە بەڵام کاری وی گۆڕینی کێبڵی مەڵتیمۆدی فایبەر ئۆپتیکە بۆ ئیثەرنێت دووبارە بۆ کێبڵی لانی پۆرتی RG45. باشە شکەیمەوانەکانی ڕابردووتومانە کە کێبڵی فایبەر ئۆپتیک دابەش دەکرێت تەنها بە دوو بەش، یان سینگڵ مۆدە یان مەڵتی مۆدە. جۆرێکی دیکە لە میدیا کۆنڤێرتەر هەڵدەستێت بە گۆڕینی سینگڵ مۆد بۆ مەڵتی مۆد. باشە یعنی ئێمە پێی دەڵێن فایبەر تو فایبەر میدیا کۆنڤێرتەر. تەنها کاری وی ئەوەیە مەڵتی مۆد بگۆڕێ بۆ سینگڵ مۆد یاخود بە پێچەوانەوە. و هەروەها جۆرێکی دیکە شتەیە کە پێی دەڵێن فایبەر تو کوێکسڵ. ئەوەیان زۆر بەکار نایە چونکە زۆر بەکەمی تۆ پێویست بە کوێکسڵە، ینی هەتا لە بابەتی کامیرەکانیش ئێستا هەر بابەتی ئیثەرنێت و بابەتی آیپە بە زیاتر، بەڵام ئەو جۆرە شەیە کە پێی دەڵێن گۆڕینی فایبەر ئۆپتیک بۆ کوێکسڵ کێبڵی کوێکسڵ. کەواتە با بێن سێری ئەم وێنانە بکەین کە زۆر گرنگە تاکو زیاتر لە بابەتەکە ئاشنابی. لەم وێنەیە دوو میدیا کۆنڤێرتەرمان هەیە، دانەیەکیان لە سایدی ئەیە لە شوێنی ئەیە، دانەکەی دیکە لە شوێنی بیە. تۆ وا بیر بکەوە کە ئەوە دوو بینای جیاوازە. لە نێوانیان کێبڵی سینگڵ مۆد هەیە. کێبڵی سینگڵ مۆد ڕاکێشراوە لە نێوان ئەو دوو بینایە. بەڵام لە سایدی ئەی بۆ نمونە سویچەکەت شوێنی کێبڵی فایبەر ئۆپتیکی تێدا نییە. گەر شوێنی کێبڵی فایبەر ئۆپتیکی تێدا بێ بۆ نمونە ئەو ترانسیڤەرەکەشت سینگڵ مۆد بێت، تۆ پێویست بە میدیا کۆنڤێرتەر نییە. بەڵام لە حاڵەتێک کە سویچەکەت سەپۆرتی کێبڵی فایبەر ئۆپتیک ناکە، تۆ لەم حاڵەتە میدیا کۆنڤێرتەر بەکاردێنی. ئەوەیە لە ڕێگای کێبڵی کات 5 یاخود کات 6 کێبڵی لان ئامێری سویچەکە دەبەستی بە میدیا کۆنڤێرتەرەکە و لە میدیا کۆنڤێرتەرەکە شوێنی فایبەر ئۆپتیکی تێدایە، ترانسیڤەری فایبەر ئۆپتیکەکە دەخەیە ناو میدیا کۆنڤێرتەرەکە و سوود لە کێبڵی سینگڵ مۆدەکە وەردەگرێت. بەڵام لە شوێنەکەی تر فایبەر ئۆپتیکەکەی دەخەیە ناو میدیا کۆنڤێرتەرەکە و کێبڵی کات 5 یاخود کێبڵی لان لە میدیا کۆنڤێرتەرەکە دەردەکەی بۆ ئامیری سویچەکە. کەواتە تۆ لەم حاڵەتە هەردوو سویچەکەت بەستیەوە بە یەکتر لە ڕێگای کێبڵی فایبەر ئۆپتیک، بەڵام بە بەکارهێنانی ئامیری میدیا کۆنڤێرتەر. کەواتە میدیا کۆنڤێرتەر ئامێرێکی زۆر گرنگە کە تاکو ئێستا بەکارهێنانی یەکجار زۆرە لە ناو نێتەوە. ئێستا باسی ئەو جۆرە دەکەین کە وتمان جۆرێکمان هەیە لە میدیا کۆنڤێرتەر پێی دەڵێن فایبەر تو فایبەر کۆنڤێرتەر. واتە تەنها کاریوی گۆڕینی شێوازە جیاوازەکانی فایبەر ئۆپتیکە کە خۆی دوو شێوازە سینگڵ مۆد و مەڵتی مۆد بۆ ئەو شێوازەی کە تۆ پێویستە. یعنی بۆ نمونە لە نێوان ئەو دوو بینایە ئەو کێبڵێکە ڕاکێشراوە سینگڵ مۆدە، بەڵام تۆ لە ناو بینایەکەی خۆت ئامێرەکانت بە مەڵتی مۆد کار دەکەن. تۆ فایبەر تو فایبەر کۆنڤێرتەر بەکاردێنی تاکو لە سینگڵ مۆدەکە کاتێک دەڕواتە ناو ئەو ئامێرە دەیگۆڕێت بۆ شەپۆڵی مەڵتی مۆد فایبەر ئۆپتیک تاکو ئامێرەکان لەگەڵی کار بکەن. و هەروەها لە بینایەکەی تر بە هەمان شێواز ئەو کێبڵی سینگڵ مۆدە لێرە دەیگۆڕێت بۆ مەڵتی مۆد. ئەوەشیان چەندین وێنەیە سەبارەت بە میدیا کۆنڤێرتەر. وەک دەبینن میدیا کۆنڤێرتەر هەیە کە سەپۆرتی PoE دەکە، یعنی لەو شوێنەی کە دەیبەستیەوە بە کێبڵی فایبەر ئۆپتیک، بەڵام پۆرتەکانی لان پۆرتەکانی RG45 PoE تێدایە، یعنی دەتوانیت تۆ سوودی لێوەربگری چ بۆ ئەکسس پۆینتەکانت یاخود بۆ ئەو کامیرانت کە بە PoE کار دەکەن. و هەروەها باسی وەشمان کرد کە بە کۆی گشتی تۆ چۆن سوود وەردەگری لە میدیا کۆنڤێرتەر. کەواتەوە هەموو شتێک بوو کە باسمەکە سەبارەت بە میدیا کۆنڤێرتەر دەتوانین بڵێن گەیشتنە کۆتایی بابەتی فایبەر ئۆپتیک لە بەشی سێمی کۆرسی نێتوەرک پلس. هیوادارم بە تەواوی وانەکانی فایبەر ئۆپتیک زۆر باشی لێ تێگەیشتبن. ئەو زانیاریانی کە تۆ پێویستە
لە بابەتی فایبەر ئۆپتیک بۆ کۆرسی نێتوەرک پلس یاخود بۆ هەر کەسێک کە بیەوێ لە بواری نێتوەرک کار بکە زانیاریەکان زۆ زیاترن لەوەی کە داواکراون. بەڵام لە بواری فایبەر ئۆپتیک کار بکەی دڵنیا بە ئەوەندە بەس نییە، بەڵکو دەبێت تۆ بە پراکتیکی کار لەسەر ئەم جۆرە کێبڵە بکەیت لەوەتەی کە تۆ کێبڵەکە دەبەستی بە کۆنێکتەرەکان یاخود کێبڵەکان لە حیم دەکەی بەیەکتر لە ڕێگای ئامێری تایبەتی خۆی یاخود بابەتەکانی دیکە لە دۆزینەوەی هەڵۆ کێشەکانی ئەم جۆرە کێبڵە. هیوادارم لە تەواوی ئەم وانانەی بابەتی فایبەر ئۆپتیک بەباشی لێ تێگەیشتبن. یاسینتان لەگەڵ بوو، هەر شاد و بەختەوەر بن. خوداحافیز.